بابەت ڕاگررتنی بایکۆت بە ناوی سەررجەم کارمەندانی هاتوچۆی ناڕازی ئێمە بەڕاوێژ بە کۆی دەنگ بڕیارماندا تا 25 حوتی 2020 بایکۆت ڕابگرین لەسەر بەڵێنی بەڕێز بەڕێوبەری هاتوچۆی ناوشار کە بەڕێزیان داوایان کرد چەند ڕۆژ مۆڵەتیان پێ بدەین کە هەستێ بە جێبەجێکردنی داواکاریەکانی سەررجەم کارمەندانی ناڕازی. یەک لەو داواکاریانە یەکەم بڕینی موچە هێڵی سوورە بە هەموو شێوەیەک. دووەم دەبێت 30 ڕۆژجارێ موچە بدرێت. ئەگەر هات و دوای ماوەی دیاریکرا و داواکاریەکانمان جێبەجێ نەکرا دووبارە درێژە بە ناڕزاییەکانمان دەدەینەوە و هەڵوێستی زۆر تونترمان دەبێت لەسەر بەڵێنی بەڕێزیان. باشە ئەوەی کەوە ینی وەگزارێ تەنها پۆلیسی هاتوچۆی شاری سلێمانی یا شارەکانی ترە چونکە وەک دەمیدرێت تەنها شاری سلێمانی بایکۆتیان کردووە. ئەمەیان ڕەبتە بە ئێمە وەکو هاتوچۆی پارێزگای سلێمانی و قەزاو ناحەکانیش ئەم داواکاریمان تەقدیمی بەڕێز بەڕێوبەری هاتوچۆی ناوشار کردووە و زائیدەن لەم کەناڵە و لەم میدیانەی بەڕێزیشتانەوە سەررجەم ئەندام پەرلەمانەکان و وەزیرە بەڕێزەکان و دەسەڵاتیش ئەمە ئەبینێ چیتر ئێمە لەم مدە دیاری کراوە دوای ئەوە چاوەڕێ ناکەین بە هیچ شێوەیەک دوای ئەوە هەچ کەسێکیش بێتە سەرخەت تاوەکوونێ داواکارەکانمان بە تەواوی جێبەجێ نەکات ئێمە مستعید نین جارێکیکە ئەم بایکۆتە بشکێنینەوە و بچینەوە سەرواجبەکانمان. هیچ بەڵێنێکتان پێدراوە لە سەر و خۆتانەوە لە سەر و خۆمانەوە بەڕێز وەک لە 100% نا بەڵام وەکەوەی کە بەڕێز کاک فەخرەدین بەڕێوبەری هاتوچۆی ناوشار ئەو مۆڵەت داوای مۆڵەتی لێکردین کە وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە ئێمە تا 25 مانگ مۆڵەتی بین و ئێمەش بە کۆدەنگی برادران مۆڵەتمانیاوە تا 25 مانگ لە 26 مانگەوە ئەگەر جوابی ئەو بە نەخێر بوو وەکو ئەم چەند ڕۆژەی ڕابردوو هیچ هەڵوێستێک نەبێت لەلایەن دەسەڵاتەوە ئێمە بەردەوام ئەبین یەینەوە سەر شەقام و بەردەوام ئەبین لە بایکۆتکردن.